بەڵێ. بینەرێک پێی وایە کە هۆکاری تونند و تووشی بۆ سەرژنان لە کوردستان دەگەڕێتەوە بۆ دەسەڵات و ئەحزابی قەومی و ئیسلامی. بۆ چوونی ئێوە لەم بارەیەوە؟ بەڵێ منیش هەمان بۆ چوونم هەیە. ئەوانن کە ساڵەهای ساڵە لە سەر و 30 ساڵ زیاترە ئەوان لە برەودان بە شریعەتی ئیسلامی ئەحزابی قەومی لە هەوڵی ئەوەیان کە ئەو 4,000 ژنەی کە لە ساڵانی نەوەکان و 2000ەکانە ئێستا ببێ بە 40,000 و 50,000. بەڵێ ئەوانن بە سیاسەتێکی زۆر هەدەفمەندانەوانێ دژی ژنان ئەم کارانە ئەکەن، چونکە ئەوانن بازرگانی بە کچی گەنج و بە ژنانەوە ئەکەن لە کوردستانە و لە ئەخێریشە ئەیان کوژن و بە ناوی ئەوەی کە ئەمانە لە ناموس و لە یاسای شەرعی ئیسلامی لایەناوە ئەو ئەیان کوژن.